جگە لەو بنزینەی لە عێراقەوە دێت بەرهەمی ناوخۆی بنزین کە لە پاڵاوگەی کارە پاڵێورێ 950,000 لیتر بەرمیلی ڕۆژانەیە. ئەمە لە بری ئەوەی وەکوەوەی عێراق لە گەرمیانەوە بۆ زاخۆ بە عەدالەت دابەش کرێ ئەدرێ بە هەر دوو کۆمپانیا تەحەکومی پێوەکەن لە بازاڕە. یعنی ئەگەر قەرار بێ ئەم بنزینەی حکومەتی هەرێم بێکەی حکومەتی هەرێمە بە دڵنیاییەوە ئەبێ بەسەر هەموو خەڵکی کوردستان دابەش کرێ. 1 ساڵە من داواکەم ئامادەنین لترێ بدەنە پارێزگای سلێمانی، هەرچەنە چۆمانی شوەری نەگرتو، عنی هەر پارێزگای سلێمانی نییە، قەزاکانی دەوروبەری دۆک دوو کۆمپانیا تەحەکومی پێوەکەن. ئێستا بچنە بازار مەیدانیان بگەڕێن. من ئەم بەیانیە لە بازاڕی سوتەمەنی هەولێر لترێک بنزینی کار فرۆشراوە بە 825. ئەگەر ئەمە بەرهەمی ناوخۆ نییە کار بنزینی لەکوێ بوو؟ نەوتی خاوی لەکوێ بوو؟ بێگومان ئەمەیە کە بۆم باسکردن. کۆمەڵێک گۆڕەپانی بێمۆڵەت، کۆمەڵێک شوێن بنزینێکی 690 ساختەیەکەن، واتە نە ئەوەی عێراقە نە ئەوەی کارە. نەفتایانن لەگەڵ میثانۆڵ و کۆمەڵی مەوادی کیمیاویە تێکەڵەکەن، شتێکی زۆر خراپی لێ دەرەکەی دە لە 690. هاوڵاتی وازانێ 690 دەکەی عێراقەیە ئەوەی کارە ئەچێ ئەیکرێن لە نەتیجە سیارەکەتان تێکەچێ. مەترسی گەورە لەسەر سیارەی خەڵک دروسە بێ. داوامان کردو ئەمانە ئیجراعاتیان لەگەڵا بکرێت، دا بکرێن لێ پێچینویان لەگەڵا بکرێ، بەڵام ئێستش بڕۆن لە چەند شوێنێکی هەولێر هەیە.